شەوی ڕابردوو کاتژمێر 11 شەو چەند کەسێک کەوا بە مەبەستی وەرگرتنی چارەسەر سەردانی بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی ئاشتی دەکەن لە قەزای سۆران دوای دروستبوونی دەمەقاڵەیان بە دوو کەس هێرش دەکەنە سەرپزیشتی ئێشەگر و لێی دەدەن. دوای ڕووداوەکەش کەسێک لە هێرشکەرەکان لەلایەن پۆلیسەوە دەستگیر دەکرێت و دوو کەسیش لەو پۆلیسانەی لە بەشی فریاکەوتن بوون لە کاتی ئێشەگریدا تەوقیف کران. بەهۆی ئەوەی لە کاتی ڕووداوەکە پۆلیسەکان هیچ کاردانەوەیەکی پێویستیان نەبووە. دوای ئەوەی کە پۆلیس لە ڕووداوەکە ئاگادار دەکرێتەوە ڕاستەوخۆتی مەکانی پۆلیس و هەروەها چەند ئەفسەرێک لە بەڕێوەبەراتی پۆلیس سۆران و بەڕێوەبەری خودی بەڕێوەبەری پۆلیسی ناوشاری سۆران دەگەنە شوێن نەخۆشخانە و توانیان ئەو تۆمەتبارەکە هەڕەشەی لە دکتۆری کرد بارەوە هەیرشی کرد بۆ سەرێ تۆمەتبارەکە دەستگیر بکەن و ڕوبەڕووی دادگای بکەنەوە لە کاتی ئێستادا بە پێی مادەی 229 یاسای سزای عێراقی لەسەر بڕیاری بەڕێز دادوە ڕاگیراوە و بەڕێوەبەری نەخۆشخانەی ئاشتی لە سۆران ڕای دەگەێنێت. بەلای ئێمەوە مایەی قبولکردن نییە لە نێو فەرمانگەیەکی حکومی و لە کاتی دەوامی فەرمی هەڕەش بکرێتە سەرکارمەندێکی حکوومەت و سکاڵای یاساییان لەسەر تۆمار دەکەین. بەڕێوەبەری نەخۆشخانەی ئاشتی ڕاشی دەگەێنێت. بەداخەوە زۆر جار ئێمە باسمان کردووە بەشی فریاکەوتن تەنیا بۆ چارەسەرکردنی ڕووداوە کت و لە ناکاوەکانە وەکو بەشە ڕاوێژکاریەکان نییە و حاڵەتی ئەوان حاڵەتێکی سارد بووە و پێویستی بە چارەسەری دەستبەجێ نەبووە. دوای ئەوە کە سوکاری نەخۆشەکە زۆر پەستانیان خستۆتە سەر پزیشکەکە کە دەبێت چارەسەری بۆ بکرێ. لەو کاتە دەمەقاڵێ لە نێوان پزیشکەکە و کە سوکاری نەخۆشەکە دروست بووە. دوای ئەوەش بە دوو کەس هێڕش دەکەنە سەر پزیشکی ئێشەگر و لێی دەدەن. دوو کەس هێرش بکەنە سەر پزیشکەکە و لێی بدەن کامەش مایە قبولکردن نیە لە ناو فەرمانگەیەکی حکومی لە کاتی داوامی ئاسایی هەرش بکرێتە سەر کارمەندێکی حکوومەت. هەر بۆ ئەمە دەست بەجێ هەر دوێنێ شەو بە پەیوەندی لەگەر بەڕێزبەری بەرایەتی پۆلیسی سۆران کە زۆر بە خۆشحاڵیەوە هەر ئەو کاتە هاتنە ناو بابەتەکە و ڕێکاری یاسای جیرابەر و کەسێک دەستگیر کرا هەروە بەداخەوە کە ئەو پۆلیسانی ئەو کاتش لە دەوام بوون لەوێ هیچ ڕەتفعالێکی وەکو پێویستیانەوە بۆ ئەمە سکاڵاکەمان لە بە هەمان شێوە هەم لە کەس هێرشکەرەکان و هەم لەو پۆلیسانەشە کە ئەو کاتە لە ئێشەگریدا بوون. هەرێمی کوردستان سەرەڕای ئەوەی کەرتی تەندروستی لە دۆخێکی خراپدایە و پزیشک و پێداویستی پزیشتی وەکو پێویست نییە. زۆر جاریش کەسانی پلەدار بەهۆی باڵادەستیانەوە و حساب نەکردن بۆ یاسا لە کاتی سەردانیان بۆ نەخۆشخانەکان ڕێزی پزیشکەکان ناگرن و تووشی سوکایەتی و لێدان دەبنەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.